ام وک قطبیت آماده‌ی لیلا قاسم افریقا ما هندک چالاکیت گیرین کو و ما هندک شانوجی گیت گیرین اف وین تود بینی رمانه هند داتن رمانه آزادی آفریقا کرده کو آفریقا کرد نابی زوری لبه تکران و دویتی آزاد بید. افرین هنی ما قطبخانه چکیرید هریکاریاس ما مستعد خودت هنره افرین هنی ما بیروریا شهید بونا لیلا قاسمی چکیری افرین هنی رمانه هند داد که چند جنوساید و چند نخوشی سر کرده دهاتینه بر سر و همی را سر و نخوشیت کرده را بری کرد ملت که خوراگر بوده. پێویست مازانی چالاکێکمان هەبێت بۆیە لەگەڵ کەس و کاری فێرخوازان و فێرخوازانمان ئەم چالاکێمان ڕێخستووە کە فیستیڤاڵی زانستیە یان پێشانگایەکی زانستیە بۆ فێرخوازەکانمان. باسی ئەوە ئەکەین چۆن گوڵەکان دەگۆڕین لە ڕەنگی سپێ و دەیگۆڕین بە ڕەنگێکی جۆرا و جۆر. یەکەم جار ڕەنگی سپیمان گوڵی ڕەنگی سپیمان هەیە بە ڕەنگی خواردن دەیگۆڕین بە ڕەنگی جۆرا و جۆر. أما من يدور رمضان لقى نزل بكام أما دبا ساوينا عزوزش من ام فستیوالش بۆ شەشەم جارە دەکرێت فستیڤالێکی کەلتوریە هەموو شتە کۆنەکان پێشان دەدرێت ئەمەش وەکو شتێکی کۆن کە جاران بۆ شەکرشکاندن بەکار هاتووە کە پێی دەڵێن کۆتک ئەمەش چەکوچە. بەشدار بین لە شەشەمین فستیڤاڵی فاکڵتی پەروەردە ئەوە پێی دەگوترێت کەپن کە پێشان شوانەکان بۆ گەرمکردنەوە لە چیا لەبەریان کردبوو و بێگومان لەو کاتی ژیان و کار و ئەوەی شوانەکان زۆر سەخت بووە بەڵام لەگەڵ ئەوەش کە هەمیشە لە چیا بوون و جسمێک و ئەوەشی تەندروست و باشیان هەبووە.